پیاوێکی تەمەن 43 ساڵ دوای 10 ساڵ پەیوەندی خۆشەویستی و 2 ساڵ هاوسەرگیری لە ماڵەکەی خۆیدا لە گەڕەکی 5 حەسارۆکی شاری هەولێر ژنەکەی خۆی خنکاند. ژنەکە تەمەنی 40 ساڵە و لە هاوسەری پێشووی خاوەنی 2 منداڵ بوو. ماوەی 2 ساڵە وەک ژنی دووەم لەگەڵ ئەو پیاوە هاوسەرگیری ئەنجام داوە. تۆمەتبارەکە دوای ئەنجامدانی تاوانەکە خۆی ڕادستی پۆلیس کردو لە کاتی دانان بە تاوانەکەیدا باسی لەوە کردووە کە ژنەکەی خۆشویستووە، بەڵام بەهۆی گوێپێنەدان و پەراوێز خستنی بڕیاری کوشتنیدا و دەڵێت پەشیمان نییە لە کوشتنی. چۆن خنکاندت؟ لە چێ خنکاندت؟ لە مارێ خنکاندم. لە چ ژوورێکی؟ لە غرفەی پشتەوە. شێوازی خنکاندنەکەی کوو بوو؟ احتیادی بوو. بەدەستی خنکاند؟ بەدەستیم خنکاند. چەندی خواندەوە خنکاندنە؟ تقریبا تارێکەکەوە خواندەوە. ئەو هیچ ڕەتفعلێکی هەبوو؟ ئەبەت نەیبوو. چۆن زانیت خنکاوە؟ تەمەشام کرد. ئەو پیاوە دارتاشە و لە ژنی یەکەمی خاوەنی 8 منداڵە وەک خۆی دەڵێت لە ماوەی 15 خولەکدا ژنەکەی خنکاندووە. دوای ئەوەی منداڵەکانی بەڕووداوەکەیان زانیوە خۆی ڕادستی پۆلیس کردووە. دواتر بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لە هەولێر لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە کردو دادگاش بە پێی مادەی 406 یاسای سزادانی عێراقی بڕیاری بەندکردنی بۆ دەرکردووە. بە سوپاس و پێزانین بۆ بنکەی پۆلیسی سەروەران دوای ئەوەی کە زانیان کێشەکە خێزانیە ڕەوانەی نووسنگەی قەڵایان کرد و لەوێ سەرەتەدانی بە تاوانەکەی نەنا، بەڵام تۆمەتبارەکە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر لەلایەن ئەفسەر و کارمەندانی نووسنگەی قەڵا دانی بە تاوانەکەی نەکە خۆی خێزانەکەی خۆی لە ماڵی خۆی کشتووە بەدەستی خۆی. لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا لە سنووری پارێزگای هەولێر ئەم ڕووداوە بە یەکەم حاڵەتی کوشتنی ژناندا دەنرێت. 5 مانگ تێدەپەڕێت و تا ئێستا بەڕێوەبەراتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانی هەرێم هیچ ئامارێکی ڕسمی سەبارەت بە کوشتنی ژنان لە هەرێمی کوردستان ڕانەگەیاندووە. جیاواز لە ساڵی ڕابردوو چالاکانی کۆمەڵایەتی ئاماژە بەوە دەکەن کەمترین حاڵەتی کوشتنی ژنان ئەنجام دراوە. شێما جەهاف، NRT هەولێر.